جوتیارانی ناوچەی داوێ بۆ کشت و کاڵی پشت بە باران دەبەستن بەهۆی ئەوەی لەم ساڵدا باران لەم سنوورەدا نەبووە زیانی زۆر بەر جوتیاران و خاوەن ئاژەڵدارەکان گەیشتووە لەم ناوچەیەدا. وشکە ساڵێکی تەواوەوە ئەوانەی کە خاوەنڕانن بۆ خۆم بە تایبەت ئەم ساڵ پەنامان بردە بەرەوە ڕانەکانمان بگوازینەوە بۆ کوێستانەکان بۆ سنووری کوێستان لەبەرەوەی توانای ئەومان نییە مەسرفی بکەین بۆیە داواکانی لە حکوومەتی هەرێم هاوکاریمان بکە هەرچۆنێ بێ ئیمساڵ تێپەڕین بۆ دابینکردنی ئالیک بۆ ئاژەڵەکانمان. ڕێژەی باران لە هەموو شوێنێک کەمە بەڵام بە تایبەت لە سنووری گەرمیانە و لە منطقەی داوێ هەر زۆر زیاترە ڕێژەی کەم بارانی و وشکە ساڵی بۆیە ناچارین ئەگەر حکوومەتی هەرێم هاوکاریمان نەکات و بەشێک لەو ئالکە دابین نەکا کە ئێمە ئەیکڕین بۆ حیوانەکانمان مجبورین بیفرۆشین بە گشتی و تەوەقعەکەم نێزگەی 8 ملیۆنە خەساری تیا بکەم کری مەشینە و گەنم و جۆمانە خۆتانەی بین ئیمساڵ هیچ واریدێکی نییە ئیسفادەی لێ ناکرێت تازە ئەگەر بارانیش بوارێ باوەڕمەکە ئیسفادەی لێ بکرێت تەنانەت ئاژەڵداریش پێ و ئیسفادەی لێ ناکرێت ئیمساڵ خەساری زۆری لێەکەین و ئەگەر حکوومەتی هەرێم بتوانێت هاوکاریمان بکات تەنانەت هەر لای کەمی بنەتەوە ئەگەمانش بۆ بگەڕێنەوە هەر باش. بەڕێوەبەری ناحینە و جوولاشکرای دەکات هەوڵ دەدەن لە ئەگەری قاتی وشکە ساڵی ناوچەکە لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە هاوکاری جوتیارانی ناوچەکە بکەن. ڵای تاوەکو ئێستا ئەگەر من بە وازەحی و بە سەرەحی پێت بڵێم پلانێکی تۆکمە هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ئەگەرە ئەوە ئەگەرێکی لاوازە و کاتیش ماوە بۆ گەرمیان تاوەکو ئێستا ناتوانین بڵێن ئەو لە ئێستادا وشکە ساڵی لە سنووری گەرمیاندا بەڵام بە تاکی دەوەی پێمان بکرێوە حکوومەتی هەرێم خزمەتکاری و بچووکی ئەو خەڵکە دەکەین بە مەبەستی بەهاناوە چوون و بە دەمەچوونیان بۆ هەر ئەگەرێک کە ڕوودا لەم سنوورەدا. بەراورد بە ساڵانی ڕابردوو بەهۆی نەبوونی بارانبارینەوە لە سنووری داوێ جوتیارانی ناوچەکە بە 10 ملیۆن دینار زیانیان بەرکەوتووە ناچاریشن بەشێک لە ئاژەڵەکانیان بفرۆشن بۆ بەخێوکردنی بەشەکەی دیکە یاخود ڕوو لە کۆچکردن بکەن بۆ ناوچە کوێستانیەکان بۆ بەخێوکردنی ئاژەڵەکانیان. کاروان حەبیب کورد ساد نیوز گوندی وارانی ناوچەی داوێ.